لەبەردەوامی بانگەشەی هەڵبژاردننی لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، قوباد تاڵەبانی سەردانی شەقڵاوەی کرد و هەڵمەتەکانی بانگەشەی بەسەر کردەوە و لە وتارێکیشیدا لەبەردەم کادر و لایەنگرانی یەکێتی ڕایگەیاند یەکێتی لەبەردەم چەندین پیلانی ناوخۆیی و دەرەچیدایە، بەڵام لەم هەڵبژاردنەدا جەماوەری یەکێتی پیلانەکان پوچەڵ دەکەنەوە و حیزبەکەشیان بەهێز دەکەنەوە. تاکیدیشی کردەوە تەنها بە نردنی تیمێکی بەهێز بۆ بەغداد کێشەکان چارەسەر دەکرێن. وەک خۆتان نەزانن ئێمە هەڵبژاردنێکی گرنگمان لە بەردەمدایە. یەکێتی دیسانەوە لە بەردەم چەندین پلاندایە. یەکێتی لە بەردەم چەندین موئامەرەدایە، هی نێوخۆیی و دەرەکیش. بۆ یەک زەڕورە گرنگە ئێوە وەکو کادرە دڵسۆزەکانی یەکێتی لەم دەبەرە ئێوە بیسەلمێنن کە ئەم پیلانانە کە ئەم موئامەرانە سەر ناگرن، کە یەکێتی زۆر لەوە گەورەترە بە دوو قسەی نەشیا و ورەی بڕوخێ. یەکێتی زۆر لەوە بەهێزترە کە بە دوو قسەی نەشیا و کادرەکانی سارد بنەوە. کادرەکانی یەکێتی دڕندەترین تێرۆریستیان شکاندووە، گەورەترین پیلانیان شکاندووە و ئێوەش ئەیسەلمێنن کە لەم هەڵبژاردنەیە یەکێتیەکەمان بەرزەکەنەوە. هەرێمی کوردستان کێشەی گەورەی هەیە لەگەڵ عێراق، کێشەی ئابووریمان هەیە، کێشەی ئەمنیمان هەیە، کێشەی سیاسیمان هەیە، کێشەی سنوورمان هەیە، چەندەها کێشەی ترمان هەیە کە تەنها لە ڕێگای ناردنی تیمێکی بەهێزی یەکێتیەوە بۆ بەغا ئەتوانین ئەم کێشانە چارەسەر بکەین. بەدەستهێنانەوەی ئایندەمانە بێتە مایەی چارەسەرکردنی کێشەی موچە، بەدەستهێنانەوەی ئایندەمانە بێتە مایەی چارەسەرکردنی کێشەی بوجە، بەدەستهێنانەوەی ئایندەمان ئەتوانین پێداویستیەکانی کەسوکاری سەربەرزی شەهیدان دابین بکەین، بەدەستهێنانەوەی ئایندەمان ئەتوانین پێداویستی بۆ هێزە قارەمانەکانمان دابین بکەین. ئەم شەڕە هەواڵینە لە بەغداوە ئەکرێ. مامی خۆتان دیدگایەکی هەبوو بۆ پێکەوە ژیان، دیدگایەکی هەبوو بۆ برایەتی، دیدگایەکی هەبوو بۆ تەوافقی سیاسی، تەوافقی نیشتیمانی، دیدگایەکی هەبوو بۆ چۆنیەتی جێبەجێکردنی مادەی 140. ئەو دیدگایە ئەمڕۆ لە ژێر مەترسیدایە. ئەو دیدگایە تەنها بە ناردنی تیمێکی بەهێز لە کوردستانەوە بۆ بەغا ئەتوانین ڕاستکەینەوە، هێزەکەمان بخەینەوە سەر ئەو ڕێچکە دروستەی کە مام بۆی دانابووین. بەڵام لەوێیان ناوەستین. دوای سەرکەوتنمان لە ئەم هەڵبژاردنە بە پشتیوانی ئێوە بەرەو نوێبوونەوەی حیزبا ئەڕۆین، بەرەو کۆنگرەیەکە ئەڕۆین تاکو حیزبەکەمان نوێ بکەینەوە، حیزبەکەمان جوانتر بکەینەوە، حیزبەکەمان بەهێزتر بکەینەوە تاکو دوای نوێبوونەوەی حیزبەکەمان بەرەو هەڵبژاردنی مانگی نۆیا بڕۆین، بەرەو هەڵبژاردنەکەی کوردستانیشا بڕۆین، بەرەو ئارامی و سەقامگیریەکی باشتر بۆ کوردستانە بڕۆین. ئەشی بینن کە ئەو پیلانانەی کە بۆ یەکێتی دانراوە پوچەڵ ئەکرێنەوە، ئێوە پوچەڵیەکەنەوە، ئەم لیستە بەڕێزەی ئێمە پوچەڵیەکەنەوە. دواتر قوباد تاڵەبانی بانگەشەی هەڵبژاردننی لیستی 162 یەکێتی لە ئاکرێ بەسەر کردەوە و لە وتەیەکیشیدا بۆ جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاکرێ ڕایگەیاند هەڵبژاردنێکی چارەنووساز لە پێشە و بە پشتگیری جەماوەری یەکێتی و دەنگدان بە لیستی 162 دەتوانرێت لە بەغداد داکۆچی لە مافەڕەوەکانی گەلی کورد بکرێت. وتیشی یەکێتی تەنها بۆ یەکێتیەکان نییە، چونکە خەباتی بۆ سەر جەمپێکاتەکان کردووە. جەختیشی کردەوە دوای هەڵبژاردن یەکێتی هەنگاو بەرەو نوێبوونەوە و بەستنی کۆنگرە دەنێت. سڵاو لە ئاکرێی بەرخودان، سڵاو لە ئاکرێی پڕ مەعریفەت، سڵاو لەم دەبەرە کە مێژووی پڕە لە کەسانی تێکۆشەر، لە ئەدیبی بەناوبانگ، لە شەهیدی بەناوبانگ، لە تێکۆشەری دێرین، لە کادری خوێنگەرمی خوێن سەوز. سڵاوتان لێبێ. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵتانم. دڵنیام کە ئێوەی تێکۆشەر ئەم جۆش و خرۆشیە لەمڕۆوە تاکو ڕۆژی هەڵبژاردن بەردەوامە بن. ئەم جۆش و خرۆشیە
لە خۆشی ئاهەنگ و کۆبوونەوە ئەگوازنەوە بۆ جۆش و خرۆشی سەر سندوقەکانی دەنگدان سندوقەکانی دەنگدان بڕەکەن لە دەنگ بۆ یەکێتی لە دەنگ بۆ مامجەلال لە دەنگ بۆ مێژووی خۆمان لە دەنگ بۆ ئایندەیەکی گەشت لە دەنگ بۆ ناردنی تیمێکی بەهێزی یەکێتی لە کوردستانەوە بۆ بەغا تاکو لە بەغداوە شەڕ بکەن لەسەر مافە دەستوریەکانتان شەڕ بکەن بۆ دابینکردنی گوزەرانی و موچە و بودجەیەکی شایستە بۆ هەرێمی کوردستان شەڕ بکەن بۆ ئەوەی پێداویستەکانی هێزە چەکدارەکانمان دابین بکرن شەڕ بکەن بۆ ئەوەی ماف و ئیمتیازەکانی کەسوکاری شەهیدەکانمان دابین بکرێت ئەم هەڵبژاردنە وەک هەواڵی تێکۆشەرم لێرە ئاماژەی پێدا هەڵبژاردنێکی چارەنووسازایە هەڵبژاردنێکی گرنگە هەڵبژاردنێکە کە ئەمانەوێ ئێوە بە ماندووبوونی ئێوە بە خوێنگەرمی و خوێنسەوزی ئێوە بە یەکێتیبوونی ئێوە ئیسپاتیکەن کە یەکێتی ئەو هێزەیە کە لە زاخۆوە تاکو و خانەقین لە سنجارەوە تاکو و بنی خانەقینەوە یەکێتی ئەو هێزەیە کە سەوز پۆشە کە سەری بەرزە کە سەرکەوتووە بێ کە سەرکەوتن ڕاگەیەنێ کە کارەکە نەک هەر کارەکە بۆ یەکێتی نەک تەنها خەباتەکە بۆ یەکێتی بەڵام خەباتەکە بۆ تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان یەکێتی تەنها بۆ یەکێتیەکان نییە یەکێتی تەنها بۆ یەکێتیەکان خەباتی نەکردووە یەکێتی هەمیشە بۆ هەموو چین و توێژەکان خەباتی کردووە بۆ تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان خەباتی کردووە بۆ تێکۆشەرە دێرینەکان خەباتی کردووە و بۆ گەنجە خوێنگەرمەکانی گە لێرەدان خەباتیان کردووە من دڵنیام ئێوە لێرەوە یەکێتی هەڵەسێننەوە یەکێتی بەهێزەکەنەوە یەکێتی جوانەکەنەوە و لێرە ناوەستین لەم هەڵبژاردنە ناوەستین بەڵێنتان پێدەین دوای ناردنی تیمە بەهێزەکەمان بۆ بەغا دوای ڕاگەیاندنی سەرکەوتنمان لەم هەڵبژاردنە بەرەو نوێبوونەوە ئەڕۆین بەرەو سەرخستنەوەی حیزبەکەمان ئەڕۆین بەرەو جوانترکردنەوەی حیزبەکەمان ئەڕۆین بەرەو کۆنگرەیەکە ئەڕۆین کە سەرکردایەتێکی پێ ڕاگەیەنین هەر لە چوارچێوەی بانگەشەی لیستی 162 یەکێتی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق قوباد تاڵەبانی ناحیەی دینارتەی بەسەر کردەوە و لەبەردەم جەماوەری یەکێتیدا ڕێگەیاند سەرۆک مامجەلال هەمیشە دید و بۆچوونی تایبەتی بۆ ئاشتی و پێکەوە ژیان هەبووە و هەموانیش لەسەر ڕێبازەکەی مام بەردەوام دەبین وتیشی یەکێتی لە بەرامبەر هەموو پیلانەکاندا دەوەستێتەوە و لە هەموو کاتێکیشدا جەماوەر پیلانەکانی دژ بە یەکێتیان پوچەڵ کردوێتەوە هەواڵان تێکۆشەران هەواڵ مامجەلال ڕوئیایەکی هەبوو ڕوئیایەکی هەبوو بۆ عێراقێکی ئازاد بۆ عێراقێکی دیموکراتی بۆ عێراقێکی فێدراڵی و بۆ کوردستانێکی بەهێز کوردستانێکی فێدراڵ لە چوارچێوەی عێراقێکی دیموکراتی ئەو ڕوئیایە ئەمڕۆ لە ژێر مەترسیدایە لە ژێر خەتەردایە هاوسەنگی هێز لە بینی کوردستان و عێراق تێک چووە ئێمە یەکێتی لیستی 162 کاندیدەکانی یەکێتیە بێ ئەو هاوسەنگیە ڕێک بخەنەوە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پشتیوانی ئێوە بە پشتیوانی تێکۆشەرەکانی ئەم دەڤەرە تێکۆشەرە بە پشتیوانی عەشیرەتی زێباری بە پشتیوانی عەشیرەتی ناوچەکانی تر یەکێتیەکی بەهێز بۆ کوردستانێکی بەهێز بۆ عێراقێکی دیموکراتی فێدراڵ بەڕێزان ئێمە ئەبێ ئایندەی خۆمان بەدەست خۆمان بهێنینەوە تەنها بەدەستهێنانەوەی ئایندەمان ئەتوانین کێشەی موچە و بودجە چارەسەر بکەین تەنها بەدەستهێنانەوەی ئایندەی خۆمان ئەتوانین سنووری خاکی هەرێمی کوردستان دیاری بکەین تەنها بەدەستهێنانەوەی ئایندەمان ئەتوانین پێداویستیەکانمان بۆ هێزە چەکدارەکانمان دابین بکەین ئەتوانین ماف و ئیمتیازەکانی کەسوکاری سەربەرزی شەهیدان دابین بکەین ئەتوانین ئیمتیازەکانی زیندانیانی سیاسی وەک پێویست دابین بکەین بەڵام بۆ بەدیهێنانی ئەم ئامانجە بۆ بەدیهێنانی و بەدەستهێنانەوەی ئایندەمان پێویستمان بە تیمێکی بەهێزی یەکێتی و تیمێکی بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە بەغایە تاکو لە بەغاوە پشتیوانی لە مافە دەستوریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن
بۆ ئەم سەرکەوتنەش پێویستمان بە دەنگی ئێوەیە، پێویستمان بە دەنگی کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە، پێویستمان بە دەنگەکانی لایەنگەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە، پێویستمان بە دەنگی تێکۆشەرەکانی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە، پێویستمان بە دەنگی عەشیرەتی زێباریە، پێویستمان بە دەنگی هەموو عەشیرەتەکان. دەنگ بدەن بۆ 162 ئەمڕۆ و دەست لە ناو دەست لە ناو دەست یەکێتیەکەمان بەهێزکەینەوە بەرەو ئایندەیەکی گەشت، بەرەو نوێبوونەوە، بەرەو سەرکەوتن بۆ یەکێتی، لیستی شەهیدان، لیستی سەرۆک مام جەلال. لە بەسەرکردنەوەی ناوچە جیاجەکاندا لە چوارچێوەی بانگەشەی هەڵبژاردننی لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن قوباد تاڵەبانیەوە، جەماوەری یەکێتیش بەڵێنی خۆیان دووپات کردەوە بۆ یەکێتی و سەرخستنی لیستی 162 لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بڕیارە 12 ئایاری داهاتوو بەڕێوە بچێت.